پرسا انجامدانا هەڵبژاردنên Parlemanê Kurdîstanê û Serokatî Herêmê roj bi rojê germ dîtin û tevaya aliyên siyasî bi xwe ve girêda ye. Gelekî ji çalakvan û berpirsên tevgera Goran bêjin, tevgera wan berheve bu hilbijartinan û daxwaz dikin dê demê xwe de bihête encamdan. Lêgel wêyekî de jî dibêjin hilbijartinên bi bê karakirina Parlemanî karekê netemam e. هر هەڵبژاردنێک لە بارودۆخیەوەگەوەی ئێستا بکرێ هەڵبژاردنێکی ناتەواو پڕکەم و کورتی دەبێت بە تاکید طبعا ئەو بارودۆخی کە پارتی دیموکراتی کوردستان و قیادەکەی بەسەر خەڵکی کوردستان و پەرلەمانی کوردستانیان سەپاندووە باردۆخێکی ناهەموار و ناجۆری دروست کردووە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا لە ڕووی سیاسیەوە لیان وەکو مەفهوم ئێمە لە بستنەوەی گۆڕان ئامادەین بۆ هەر هەڵبژاردنێک کە بێتە بەردەمی گەلەکەمان لە کات و ساتی خۆیدا. سەرکردێکی یەکگرتوویە ئیسلامیە کوردستانی جی ئامادەیە حەزبە خوا ڕاگەهان بە ئەنجامدانا هەڵبژاردنان و داخواز دەکەن ئامادەکاریان تەمام بۆ وێ پرۆسەیە بهێنەکردن. نابێ قسە بکرێت لە نەکردنی هەڵبژاردن لەبەر هەر هۆکارێکە بێ هەڵبژاردن بیرکردنەوە لە نەکردن و لە تەئەخیرکردن شتێکی خراپە چونکو بوو بە مۆدێل و بینی کەوت و ئیهمال کرا ئیتر ئەم حاڵەتە چەقبەستۆی کە ئێستا هەیە ئەوە ئەبێتە فۆرم و ئەبێتە مۆدێل و ئەبێتە سیستەمێکی حکومڕانی بە ئەمری واقع. کۆمەڵە ئیسلامیە کوردستانی جی لێزارێ ئەمیرەوێ بەرهەڤیە حەزبە خوا بە هەڵبژاردنە ئانی زمان و علی باپیر لە هەفدیتنێکدا لەگەڵ ئاژانسا ئەنادوڵا تورکیا ڕاگەهاند چێ بژاردەیەکە دنینە لە هەمبەرە هەڵبژاردنان و vêtê vegerîne bû sindoqa dengdanê û gotîjî hêviyek heye vê cerê sextekarî di hilbijartinan hênekirin çunku xelk zêdetirê dê bêhêvî bît. Bitinê pênc hezbên beşdarbûyên hikûmeta Herêmê berhevî xwe nîşane daye bi hilbijartinan belku wan hezba jî ku dê niha lê dervê hikûmeta Herêmê ne daxwaz dikin هەڵبژاردن di demê xwe de bihêne encamdan. پێویستە حیزبەکان هەموو کۆ بنەوە پەرلەمانیش کارا بکرێتەوە بەڵام بەو پێی حکوومەت و لەژنەی مفۆوەزیە خۆیان پارەیان دانا و هەموو شتیان ئامادە کردووە ماناوێ مسۆگەریان کردووە پەرلەمانیش کارا بکرێتەوە. هەڵبژاردن لە هەموو حاڵەتەکانە من لەگەڵەوە نیم تاخیر بێ بە هیچ شێوەیەک لە کاتی خۆیدا بکرێ بەڵام لە کاتی خۆشیە پێم وایە خۆی ڕەنگە مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان ئەوەلیاتی ئەو بێت. داخوازیان حزبان بۆ هەڵبژاردنە پەرلەمان و سەرۆکاتی هەرێمê پشتی wêyekê tê ku heftê vê mehê komîsyona bilind a serbexwe هەڵبژاردنên Ewropirsê Herêmê ragihand ku hikûmeta Herêmê razîbûna xwe aniya ziman lê ser xerckirina qasî 22 milyar dînaran e bo rêveçûna هەڵبژاردنê پەرلەمان و سەرۆکاتی هەرێمê.